دوای ئەوەی کە فستیڤاڵی شانۆی کوردی لە سەقز بە بڵێم مەراسیم و تەواوی بابەتەکانی کۆتایی هاتوو بەشێکی زۆر لە شانۆکاران توانیان کە ببنە خاوەنی خەڵات. یەکێک لەو کەسایەتیانەی کە بووە خاوەنی خەڵاتی یەکەم بۆ نووسینی دەقی شانۆی کوردی زۆر بەڕێز مەریوان زەنگەنە بوو و لە دوای هاتنەوەشی بۆ هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە با بڵێم سندیکای هونەرمەندانی کورد بەڵام لقی کەرکووک جارێکی تر خەڵاتی تایبەتیان بەخشی بەم شانۆکارەی کە توانیوێتی لە فستیڤاڵێکی نێودەوڵەتیە هەم بتوانێت پلەی یەکەم بەدەستبێنێ و جارێکی تریش بەشێکی زۆر لە نووسەرانی دەقیشانەوە بتوانن دەقیشانۆی باشتر بنووسن و جارێکی تر ئەم دەقیشانۆی کوردیانەش لەسەر تەختی شانۆ ببینینەوە. لقی کەرکووکی سندیکای هونەرمەندانی کوردستان خەڵاتی ڕێزلێنانیان بەخشیە هونەرمەندی شانۆکار مەریوان زەنگەنە لە پای بەدەستێنانی خەڵاتی یەکەمی باشترین نووسەری تێکستی شانۆیی لە فستیڤاڵێکی شانۆی ڕۆژهەڵاتی کوردستان. هونەرمەندی شانۆکار مەریوان زەنگەنە وێڕای خۆشحاڵی خۆی بۆ بەدەستێنانی ئەو خەڵاتە پێشنیاز دەکات کۆمەڵەیەک دروست ببێت لە کوردستان تایبەت بێت بە نووسەرانی تێکستی شانۆیی کە لەو بوارەدا دەکرێت هەنگاوی باشتر بنێن. لیژنەی داوەری هەڵسەنگاندنی تێکستەکان حەوت تێکست لەوانە کرانە تۆی کتێبێکەوە. خۆشبەختانە شانۆگەرەکەی منش گەمەی کەرەکان یا کە لەوێ ناوی گەمەیەکی دژوار بوو چۆ ناو ئەو کتێبەوە. دواتریش خۆشبەختانە توانیم خەڵاتی یەکەمین بەدەستبێنم وەکو باشترین نووسەری تێکستی شانۆیی ئەم ساڵ لە فستیڤاڵەکەیە. هەڵبەت ئەو شانۆگەرەیە پێشتر ئێمە نمایشمان کردووە لە کەرکووک بۆ 2 ساڵی دوا بە دوای یەک و لە شاری سلێمانی و شاری هەولێریش پێشکەشمان کردووە. هیوادارم ئاوڕێکی جددیانە بدرێتەوە ئەم جاریان بۆ بەرەو پێشچوونی تێکستی شانۆیی و نووسینەوەی تێکستی شانۆیی لە کوردستان لەبەرەوەی بەڕاستی ئێمە نووسەری شانۆییمان کەمە. تێکستی شانۆیش زۆر گرنگە هەڵبەت بۆ شانۆوەکو هەمووانەزانن لەبەرەوەی بەردی بناغی هەموو نمایشێکە. هیوادارم بتوانین کۆمەڵەیەک یاخود دەستگایە تایبەت هەبێ لە کوردستانە و لە کوردستانی گەورەیە بۆ ئەوەی بتوانین ئەو تێکستانە کۆکەینەوە و خولی تایبەت بکەین بۆ ئەو کەسانی کە حەزەکەن فێری نووسینەوەی تێکستی شانۆیی بن بۆی زیاتر شانۆکەمان و نووسینەوەی تێکستی شانۆیی بەرەو پێشبەرین.